ئەنوەر قەرقاش وەزیری ڕاوێژکار بۆ کاروباری دەرەوەی وڵاتی ئێماراتی عەرەبی وتی ئێمە بە دوای سازکردنی پەیوەندی لەگەڵ ئیسرائیلین و دەمانهەوێ بە زووترین کات پەیوەندیە دیپلۆماتیەکانمان وەگەڕخین. ئەم قسەی قەرقاش مۆرێکی ڕاستی خستە سەر قسە و باسی ئەم چەند ڕۆژە لەسەر پەیوەندی وڵاتی ئێمارات و ئیسرائیل کە بە نێوانگری ئەمریکا خەریکە سەر دەگرێت. ئەم هەواڵە تووڕەی ئێران و بەرپرسانی ئێرانی لێکەوتەوە تا ڕادەیە کە وەزارەتی دەرەوەی ئێران بە دەرکردنی بەیاننامەیەک ئەم ڕێکەوتنەی بەکارێکی ئەحمەقانە و خیانەت ناوبرد و زۆر بە توندی ئیدانەی ئەم کاری وڵاتی ئیماراتی کرد و ئەگەری پێداچوونەوە بەسەر پەیوەندەکانی ئێران و وڵاتی ئیماراتی عەرەبی و کەسبوونی پەیوەندەکانی بە دوور نەبینیەوە. هەر لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ کۆمەڵێک خوێندکاری زانکۆکانی تاران گربوونەوەیەکیان لەبەر دەمباڵوێزخانەی وڵاتی ئێماراتی عەرەبی لە تاران پێکێنابوو. سەرەتا 10 بۆ 15 کەسێک کۆ ببوونەوە و چەند پۆلیسێکی ژوەستا بوون، بەڵام دوای کەمتر لە کاتژمێرێک ڕێژەی خوێندکاران زۆرتر دەبوو و لەم لاشەوە گروپێک پۆلیسی تایبەت بە کۆنسوڵخانەکان بۆ ڕاگررتنی ئارامی و ڕێگری لە نزیکبوونەوەی خەڵکەکە لە بینای کۆنسوڵخانە لەبەر دەم کۆنسوڵخانە ڕیزیان بەست. پەیامنێرانی دەرەکی و ناوخۆیی لە شوێنەکە ئامادە بوون. خوێندکاران بە هەڵگرتنی دروشمی دژ بە ئەمریکا و ئیسرائیل و بەرزکردنەوەی ئاڵای فەلەستین ناڕەزایەتی خۆیان نیشاندا. دواتر وتارێک لە دژی ڕێکەوتنامەی ئیمارات و ئیسرائیل لەلایەن سەرۆکی بەسیجی زانکۆی تاران خوێندراوە و لەم وتارە زۆر بە توندی ئیدانەی ئەم کاری ئیماراتیان کردو. لە کۆتایی گربوونەوەکەدا ئاڵای ئیسرائیل و ئەمریکا لەلایەن چەند خوێندکارێک سووتێنرا و ئاگری تێبەردرا. خب ئێمارات متحده عربی یک توافقی با کشور ئێمە ڕۆ لە بەردەم کۆنسۆلی ئێمارات کۆبووینەوە تا ناڕەزایەتی خۆمان سەبارەت بە ڕێکەوتنی ڕەشی نێوان ئێماراتی عەرەبی و ئیسرائیل ڕاگەیەنین. ئێمە پێمان وایە ئەم کارە خیانەتی وڵاتێکی مسلمانە بە خەڵکی فلستین و خوێنی شەهیدانی ڕێگەی ئازادی وڵاتی فلستین. هەروەک دەبینن لە پرسەری من کۆمەڵک خوێندکاری زانکۆکانی تاران بە وتەی خۆیان لە گشت زانکۆکانی تاران لێرە کۆبوونەتەوە دژ بە ڕێکەوتنی ئێمارات و ئیسرائیل کە لە 1-2 ڕۆژی ڕابردوو ڕاگەیەندرا. ئێرەش باڵوێزخانەی ئێماراتە. ئەوان دروشمەکان ئەوەیە کە ئێمارات خیانەتی کردو بە وڵاتە موسڵمانەکان بەتایبەت وڵاتی فلەستین کە ئەم ڕێکەوتنی لەگەڵ دوژمنی فلەستینەکان واتە ئیسرائیل کردووە و پێیان وایە کە دەبێت ئێمارات لەم کارە پاشەکشە بکە و ئەم ڕێکەوتنە ئەنجام نەدات. ئاکۆ شەمسە دینی گەلی کوردستان تاران.